هەر لا ڕۆژی جیهانی موزیک دامێنینەوە بزین کاریگەری ئەم ڕۆژە لەسەر هونەرمەندانی کورد و ڕنگدانەوەی لەلای میوزیسیانان و گۆرانی بێژانی کورد چۆنە قسە و باز لەسەر ئەم بابەتە و ڕنگدانەوەی ئەم ڕۆژاکەم لەلای هونەرمەندان زۆر بەڕێز کاروانینەی لە ستۆدی کورسات مەگەزین میوانمانە کا کاروان بەخێربەی سەر چاومان خۆی ئەبواە بە موزیک دەستمان پێ بکردیان بە گۆرانی دەستمان پێ بکردایە ئەم ڕۆژە ئێوە وەکو میوزیسیانان وەکو گۆرانی بێژان چۆن ئەیبینن و ڕنگدانەوەی چۆنە لە ناو هونەرمەندانی کورد پێشەکی پیرۆزبایی ڕۆژی جیهانی موزیک لە خۆم و سەرجەم موزیسیانانی جیهان و موزیسیانانی کورد بە تایبەت دەکەم ئومیدوارم کە هەمیشە لە ڕۆژی خۆشی و شادی و موزیکا بیان بینم و هەمیشە بە دڵخۆشی بیان بینم دیارە ڕۆژی جیهانی موزیک ڕۆژێکی تایبەتە بە نیسبەت هونەرمەندانی کوردەوە و ساڵانێکی زۆرەوە دەمێک ساڵ ئەم یادانە یادی موزیک بە تایبەت دەکرێتەوە و هونەرمەندانی کوردیش لەم یادە جوانە بێبەشنین و هەمیشە لە کار و چالاکیان زۆر جار لە کۆنسرت و لە پرۆگرامەکانین بە بۆنەی ڕۆژی جیهانی موزیکەوە کە ئەمە بەڕاستی مای خۆشحاڵیە بۆ لە هەموو جیهانە لەم ڕۆژەیە کۆنسرتی زۆر تایبەتی ئەکرێ و چالاکی زۆر هەیە ئاهەنگی زۆر ئەکرێت تەنانەت وەکو لە سەرتاشە ئاماژەم پێکرد لە هەندێک لە وڵاتەکان چالاکی و ئاهەنگەکانی کە لەو ڕۆژەیە سازەکرێت بە خۆڕاییە بۆ ئەوەی کە خەڵکی زیاتر بتوانن گوێ لە مۆزیک بگرن لەو ڕۆژەیە ئێمە چۆن ئەو داکەینەوە لای هونەرمەندانی خۆمان ئەگەر بە بچووکیش بێ چۆن چالاکیەکانیان بەڕێوابن هەڵبەتە ئێمە ساڵانی پێشوو با بڵین زۆرێک لە پرۆگرامەکان بوونمە موزیسیانەکان لەسەر شەقامەکان موزیکمان ئەژەن من خۆم یەکێک بوون لەوانەی کە لەسەر شەقام موزیکم ژەندووە و کۆنسرت و پرۆگرامی تایبەتمان هەبوو تایبەت بە ساڵیادی ڕۆژی جیهانی موزیک کوردەکان خۆی تاموچێژێکی تایبەتی هەیە کە تۆ هەمیشە لەسەر شاشەکان یان مەسەلەن لە کۆنسرتەکان دەرکەوتی ڕۆژێک ئەچی لە ناو خەڵک موزیک لێ موزیک ئەژەنی ئەمە تاموچێژێکی تایبەتی هەیە ئەو خەڵکانەی کە ناتوانن بێنە کۆنسرتێکەوە مەسەلەن بتوانن بڕێک پارە بن بە کۆنسرتێک باکی دڵخۆشە بن بۆی کە گویان لە موزیکە ڕاستە و خۆ ئامریکی موزیک ئەبینێ ئەمە مای خۆشحاڵیە ئەم ڕۆژە بەڕاستی زۆر شتی جوانی بەخشیوە بە موزیسیانان و هونەرمەندان بەڵێ ئەمڕۆ هیچتان کرد و لە هیچ چالاکیەکە ئامادەی و هەبوو من ئەمڕۆ لە چالاکیەکان بەشدار نەبووم چکە خۆت ئەزانی ئێمە سەرقاڵی ئامادەکاری کۆنسرتێکین لە بەڕێوەبەرەتی هونەرەکانی مۆزیک بەداخەوە نەمانتوانی کارەکە بە تەواوەتی بە ئەنجام بگەێنین بتوانین لە ئەمڕۆی ڕۆژی جیهانی موزیک جاران بەڕێوەبەرەتی موزیک چالاکی تایبەتیان هەبوو موزیسیانەکانە هاتنە دەرەوە زۆر ڕاستە بەڵێ بەڕێوەبەرەتی موزیک ئەتوانم بڵێم یەکەم جار لە ئەوێەوە ئێمە توانیمان لەسەر شەقامەکان لە ناو جەماوەری کورد و کوردستان بتوانین وەلا ناو جەماوەری سلێمانی موزیک بەڕاستە و خۆ بژەنین بەداخەوە ئەم کۆنسرتەمان ئامادە نەکرد و من دڵخۆش بووم ئەمڕۆ لێرە ئەمە خۆی بەخۆی پرۆگرامێکە تایبەت بە ساڵیادی موزیک و دڵخۆشم ئەمڕۆ لێرە زۆر باشە کەواتە شتێکمان پێشکەش بکە نازم بە گۆرانی دەست پێ بکەینیان بە موزیک بڵی خۆت حەزەکەی پارچەیە موزیک ئەژەنین دواتر ئەچینە لای گۆرانیش
دەستەکانت خۆش بێ. لە زۆرێک لە شارەکانی کوردستانە چەند فستیڤالێکمان هەیە بۆ نمونە شانۆکاران هەوڵێن کە لەسەر شەقامەکان فستیڤال سازکن، فستیڤاڵی شانۆی سەر شەقاممان هەیە. هەندێک جار لە هەندێک لە پارکەکان لە هەندێک لە شارەکان بۆ نمونە فیلم نمایشەکرێت. بۆچی میوزیسیانان بەدەر لە ڕۆژی جیهانی موزیک نایبینین کە چەند موزیسیانێک لە سەر شەقامەکان موزیک بژەنن یان گۆرانی پێشکەش بکەن؟ ئەلبەتە کوردەخان من ئەمە تۆزێک ئەمەوێ گلەیەکیش لە خەڵک بکەم، یعنی خەڵکی ئێمە تا ڕادەیەک تا ئێستا وا ڕانەهاتووەکە موزیسیانێک لەسەر جادە یان لەسەر شەقامێک ئەبینێ موزیک ئەژەنێ زۆر بە ئاسایی ئەمە وەربگرێت. زۆر جار ئەبێتە جێگەی توان، زۆر جار من ناڵێم هەر نەبووە هەبووە لێرە من هەندێک کەم تا زۆر ئەیبینم خەڵکی ئێمە ئەو پێشوازیە گەرمەیان نییە بۆ موزیسیانێک کە بیکاتە ئیشی دایمی لەسەر شەقامەکان موزیک بژەنێ. من دڵخۆشە بم کە لە ئایندە زۆرێک لە مۆسیقیەکان ببینم کە لەسەر شەقامەکان موزیک بژەنن، خەڵکی ئەمە بە گڕوتینەوە پێشوازی لەو بکە، ینی چێژنە موزیک ببینێ بەدەر لە کۆنسێرتەکان. بەداخەوە تا ئێستا نەکراوەتە نەریت. ئومێدوارم کە ینی ئێمەی هونەرمەندان من لە خۆمەوە زۆر ئاسایە بەلامەوە بچم لەسەر شەقام موزیک بژەن و خەڵک گوێم لێ بگرێت. تۆ دەنگیش خۆش ئەکسەر داوای گۆرانیشی دڵنیام لەوە مەرج نییە مەسەلەن بچم بۆ پارە ئەو کارە بکەم، گرنگەوەی دڵی خەڵک خۆش بکەم. ینی من ئامادەم سبەینێ بڕۆم لەسەر شەقام 2 ساعت موزیک بژەرم، زۆر ئاساییە. گرنگەوەی خەڵکی ئێمە تا چەند پێشوازی لەم ئامادەبوونی ئێمە. زۆر باشە. بابازێک لە پرۆژەکانی خۆت و کار و بەرهەمەکانی خۆت بڵێن کە کاروان ئێستا چ بەرهەمەیەکت هەیە و سەرقاڵی چیت؟ پێشتر هەر لێرە لەم پرۆگرامە جوانەی خۆتەوە باسی گۆرانی کیژی کوردمان کردەوە. یەکێک بوو لە نوێترین کارەکانی من کە دەستگای میدیای کورساتی ئەزیز کارەکەی بۆ بە ئەنجام گەیاندم و پێشتر باسمان لێ کردووە. لە ئێستا 2 گۆرانی نوێم ئامادەیە. ئەو 2 گۆرانی نوێژ بۆ یەکەمین گۆرانی بەناوی پەشیمانم ئەم گۆرانیە هەر بەنیازم لەگەڵ کاکە ڕێکەوتی خۆشەویست ئیشی تیابووم کاکە ڕێکەوت محەممەد لە کورساتی ئەزیز بڕیارمان وایە لە ئایندە ئیشەڵڵا ئیشی بۆ بکەین گۆرانێکە کارێکە زۆر پێوەی ماندوو بووم. ئاوازەکەی مامۆستای ئەزیزم مامۆستا بورهانی موفتیزادەیە. موزیکی کارەکە برای ئەزیزم موزیسیانی زۆر بەتوانە کاکە کارزان کامیل کاری موزیکی بۆ کرد لێرەوە احترام و خۆشەویستی گۆرانەکە تاو بووە. بەڵێ تەنها ئەوەیە کاری کلیپی بۆ بکەین. هۆنراوەی گۆرانەکە هی مامۆستا عابد موفتیزادێ برای مامۆستا بورهان خۆیەتی. ئیتر ئیشەڵڵا لە ئایندە بزانم کاکە ڕێکەوت کلیپەکە کردوتەوە چۆن بێ، سیناریۆکەی چی بێ؟ من پێم تۆ تەداخلی ئەوە کەیت یان کەسێک هەیە کە لە ڕاستیە نمونە پرسی پێەکەی یان ڕاوێژی پێەکەی بۆی کە کارەکە چۆن بێ؟ من پێم خۆشە ینی لەگەڵ ئەو کەسێک کە دەرەنەری کارەکەیە هەماهەنگیمان هەبێ، بەڵام ئەگەر خۆشی وای بڕیارابێک خۆی کارەکە بکە من تەداخل لە کارەکە ناکەم. بە جۆرێک نواندن بکەیت کە خۆت پێت خۆش نەبێیان هەست بکەیت کە دروست کراوە؟ بەڕاستی من ناتوانم نواندن بکەم لەناو کلیپ و ئەوشتانە، چونکە ئەکتیر نازانم، ینی ئەکتەر نیم بەڕاستی. ئێستاوە خۆتان ئەکتەری زۆر باشن و بتوانان دڵنیام بۆ ئەوە ئاسانترە. دڵخۆشە بووم بتوانم بەڕاستی دەورێک ببینم ئەکتینێکی باش بکەم. یعنی لە هیچ کام لە بەرهەمەکانتە لە هیچ کام لە کارەکانم ئەکتینم نەکردووە. زۆر باشە. با گۆرانیەکمان پێشکەش بکە دواتر قسە و باسی زیاترەکەی. لسبي قامتي عشروح عبير داري
دڵمی خێستە لەرزە لە ڕێی مەمکی هەناری مەزمەز بەندی و نیگای دوو نەرگێزی خۆماری بەخەندە زولفی لایەدا لەسەر حوزاری زاری دنیا بە ئینتیزاری شیرین تەشیه دەرێسێ هاوار شیرین گیان گیانم شیرین گیان تشی وەکوو دڵیمە لە دەستی ئەو ئەلەرزی چەند جوان و دڵڕێفێنە ئەفتایە بووتە ڕوو دەرزی کاتێکە بۆ سەرایێ زلفی لەسەر بیبەرزی کە شەو بەیانی بەردا گوڵ و وەنە و شەباری دنیا بە ئینتیزاری شیرین تەشیه دەرێسێ هاوار شیرین گیان گیانم شیرین گیان دەستەکانت خۆش بێ دەنگت نەڕزێ کاکاروانی یەکەم جار بە وتنەوەی گۆرانی هونەرمەندانی گەورە دەستت پێکردیان یەکسەر خۆت بەرهەمت هەبوو سەرەتای گۆرانی وتنم کە من دەستم پێ کرد هەڵبەتە هەموو ئەوانەی کە گۆرانی بێژ بوون بە دڵنیاییەوە دەنگی خۆیان لەسەر گۆرانی زۆر جوانەکانی هونەرمەندانی پێشتر تاقیەکەنەوە تەمرینەکەن و بزانێت دەنگی لە کام ستایلەوە نزیکەوە لە کام ستایل ئەتوانێت بە باشی گۆرانی بڵێ بەئاکید منیش بەدەر نەبووم لەوەی کە بەلاساییکردنەوە دەستم پێ کردووە من گۆرانەکانی زۆر لە مامۆستایانی گەورەم وتووە مامۆستا خالقی کە ئێستا گۆرانی زۆر جوانی مامۆستاموت هەڵبەت هەم گۆرانەیە هەمان هونەرمەندی کۆچ کرد و خوا لێ خۆش و فەتانی وەلیدیش وتوێتی ئەمە یەکێکە لە جوانترین گۆرانەکان بەڕاستی گۆرانەکانی مامۆستا حەسەن زیرەک مامۆستا ماملێ مامۆستا ناسری ئەزیز کە یەکێکە لە هونەرمەندانی گەورەی کورد بەڕاستی زۆر دڵخۆشم کە ئێستا لە ناومان ماوە مامۆستا خالقی بە هەمان شێوە زۆرێک لە هونەرمەندانی کە هەندێک جار گۆرانەکانی مامۆستا کەریم کابانی کۆچ کردو ئەڵێم جێگەی بەهەشت بێ لە کۆنسێرتەکان گۆرانەکانی بووتوە من گۆرانی زۆرێک لە گۆرانی بێژان بەڵێ لە کۆنسێرتەکان ئەیڵێ یان هیچ گۆرانێک هەیە کە تۆمارت کردبێ بە دەنگی خۆت گۆرانی هیچ یەک لە مامۆستایانم تۆمار نەکردو چونکە بەڕاستی هەر لە کۆنسێرتەکان و لە پرۆگرامەکان زیاتر وتومە زیاتر لەبەر ئەوەش تۆمارم نەکردەوە کە بەڕاستی مامۆستایان خۆیان زۆر زۆر جوانیان وتووە یعنی حەز ناکەم چونکە لە یادەوەری هەموو
خەڵکێک هەیە بە جوانی ڕەنگە من وا بیرەکەمەوە ئەگەر ئەم گۆرانیە تۆمار بکەمەوە لە ئاسی گۆرانەکە بێمە خوارەوە ئەگەر چی لە لای خۆم واس وەک چۆنەڵی کەسێک سەعی ئەکات دەرەجەی تەواو بهێنێ وا بیرەکەمەوە هەندێک جار من بتوانمەوە گۆرانیە بە باشی بڵێم یعنی لە ئاسی گۆرانەکە نێمە خوارەوە بەڵام بیرکردنەوەی خەڵک وە خۆشم بۆ بڕیارم نایەوە تا ئێستا بەڵام زۆر لە هونەرمەندانیش ئەو ئەزمونە ئەکەن گۆرانی هونەرمەندانی گەورە و ڕاستەن ئەڵێنەوە و ئەوان ئەڵێن کە ئێمە بە شێوازی خۆمان و بە دەنگی خۆمان گۆرانێکاڵین و گۆرانەکە جارێکی تر نوێ ئەەکەینەوە ئەیەینەوە بە گوێی گوێگرانە بڕوان پێ بکە کوردەخان ینی زۆر گۆرانی بە حساب نوێ کراوەتەوە بەڵام هەستەکەی ئەسڵان نوێ ئاسی گۆرانێکی هێناوەتە خوار و نەچۆتە ناو خەڵک چونکە بۆ ئەو سەردەمە سەردەمێک بۆ زۆر موزیک پەناڕەحەتی دروست کراوە ماندووبوونی بۆ کراوە بە خۆشەویستی و ئیشی بۆ کراوە لە ئێستا کەمترین لەوانەیە کە دێن گۆرانی یەکێک لە هونەرمەندان ئەڵێنەوە بەو دڵسۆزیە جوانەوە کار ینی لە مۆزیکەکە بینی کام کارە دڵسۆزی تیانە کراوە ینی مۆزیکێکی بەحساب سەردەمیانەی بۆ دروستەکرێ و بە خێرایی گۆرانی بێژەکە دەنگە خاتە و کەلیماتەکان هەیە و وشەکان هەیە ئێڵێت و هەڵاوی ئەکاتەوە من لەگەڵ ئەمە نیم بەڕاستی من دڵخۆشە بم کە گۆرانێکم وت ئەگەر تەکنیکی تازی تا بەکاربێنم لە ئەسڵی گۆرانەکە تێگنێم بە تایبەت گۆرانێکی وەکو گۆرانەکانی مامۆستا خالقی کە بەڕاستی زۆر سەختە هەم ئەدایەکی زۆر جیاوازی تیاکردەوە ئێستا تۆ ئەم گۆرانێ بڵیتەوە ئەگەر لە 190 لە 180 بە باشی ئەم گۆرانێنەڵی حیفە بەڕاستی دەستکاری هەر لە تۆمارکردنی بەرهەمەکانی خۆشتە ئەو تەکنیکانە بەکارهێنی یاخود پێت خۆشە وەکو جاران لە ستودیۆیەکا بە ئامادەبوونی میوزیسیانەکان بەرهەمەکانە تۆمار بکەیت من بەرهەمەکانی خۆشم هەر بە هەمان تەکنیکی نوێ بەکار ئەهێنم بەڵام بۆ نمونە ئامێرەکانی وەکو نای و تار و سنتور و ئەوانە ئامادەیان ئەمە لە موزیکی کوردی فەرقی چییە ئەگەر بە تەکنەلۆجیا با بڵین بەرهەمێک تۆمار بکەیان بەڵێ تەکنەلۆجیا یەک زۆر شتی جیاوازە بۆ منە ئەمە ئامێری نەیە من ئێستا لێرە لە بەرچاوی تۆ ڕاستە خۆ ئیژەنم تاموچێژێکی تایبەتی هەیە لە ڕووی هەستەوە جیاوازی بەڵێ بەئەکید سەرەکەی ئامێرێکی نەی بە ئۆرگێک ئەژەندرێت ئەو تاموچێژەی نییە سەکەی ئۆرگێکم ئەم نایە ئەژەنیا ڕەنگە کەسێکی ئاسایی هەست بە منەکە بەڵام هونەرمەندەکە خۆی باشی هەست بەوەکە یان سێتێکی کەمانە ڤیۆلینە کە دروست کراوە ئەمانە هەمووی تاموچێژی ئەسڵی گۆرانی ئەکوژە بەڕاستی یا مەسەڵەن بۆ کاری ئۆرکسترایی تۆ لەکوێ تیمپانیەک بەڕاستە و خۆ ئەژانێ لە ئۆرگێک دروست ئەکرێ من ناڵێم لە ئامێری ئۆرگ و تەکنیکە تەکنۆلۆژیا سەردەما کەم بکەمەوە شتی زۆر جوانی پێکرێ بەڵام هەرگیز ناگاتەوەی کە ئامێرەکان ڕاستە و خۆ بژەنرێ زۆر ڕاستە بەرهەمەکانە زیاتر لە کێوە بڵاوەکەیتەوە و بینەر یان ئەوانەی کە گوێگری تۆن تێبینیەکانیان چییە زۆرتر بۆ کارەکانی تۆ وەڵاهی کۆمنتی خەڵک ئەبینم هەمیشە کۆمنتەکان جوانن من بەسەر ئێمە خەڵکێکی زۆرمانێ ئەمڕۆ لە سوشیال میدیا وا ڕاهاتوون کە کاری هونەرمەندێک ئەبینن یەکسەر بە جۆرێک کاردانەوەیان هەیە کارەکە مەسەڵەن ڕەبز ئەکەن یا مەسەڵەن لەسەر دەنگەکە قساکەن من هەمیشە وتومە ئەگەر خەڵکی ئاسایی ئەزانێت دەنگی فڵان گۆرانی بێژ نەشازی یعنی ئەو خەڵکە هەمووی موزیسیانی زۆر باشن یا مەسەڵەن کۆمێتی خراپ ئەکەن بۆ لە ئاسی بەڵام ئەوانەی کە گوێگری مۆزیکن یان زۆر گوێ لە گۆرانیەگرن هەست بەواکەن بەو جیاوازی خەڵکێکی شپانەیە ئەمڕۆ جیاوازە لە جاران مەسەڵەن بینی خەڵکێکی زۆر هەیە گوێچکەیەکی باشی هەیە زانێ گۆرانی باش و خراپ کامەیە دەنگی باش ئەناسێ بەڵام ئەمە زۆرینە نییە ئەبێمە ئاگامەن لەوە من کارەکانم زۆری لە کورساتی خۆشەویست بڵاو بۆتەوە و هەر لێرەشەوە بەڕاستی من دەرکەوتنی تەواوم هەبوو وەکو هونەرمەند کاروانینەی ڕاستە ساڵی 98 یەک تراک گۆرانیم لات تەلەڤیزیۆنی گەلی کوردستانی خۆشەویست تۆمار کرد گۆرانی بیرەوەری بۆ ئەو ساڵە وەختی خۆی کاک فەلاحی ئەحمەدڕەشی بۆی تەسویر کردم کارەکە من هەمیشە شانازی بۆ کارەوە کەم لێرەوە احترام بۆ کاکە فەلاحی خۆشەویست هەیە ئەوە دەستپێکی کاری من بوو بەڵام دواتر دوای ماوەیە کە ژەنینی نێەوە سەرقاڵ بوو و دەستم کردەوە بە گۆرانیوتن لە کورساتەوەی تر بەڕاستی هەموو کارەکانم کرد دەستەکانت خۆش بێ سەرکەوتوو بووی بە هیوای بەرهەمی زیاتر کاکە کاروان زۆر سپاس دەکەم کە میوارەیە لێرە بووی دڵخۆشم کە لە ڕۆژی ژیانی موسیک لە سودی کورساتی خۆشەویست لەگەڵێەوە سپاس بە تۆ جارێکی تر بەخێر هاتی